من جگەل لە منداڵیمان کە هەندێک کتێبی منداڵان سرود و پیاوە بچکۆلەکە و سرود بۆ قوتابیان و ئەمانەمان خوێنێتەوە وەک هەروایە کتێبی کلیلە و دیمنا کە کتێبێکی زۆر گرنگە کلیلە و دیمنا تایبەت بۆ مناڵ من لە ڕێگەی کاک سەلاحی برامەوە زۆرتر ئاشنای کتێبی ڕۆمان و کتێبی باش بووم کە لە نیوەی دووەمی ساڵانی هەفتاکان ینی 75 بەرەوسەر ڕۆمانەکانی یەشار کەمال وەک ئەفسانەی چیای ئاگری چۆرۆغلی قەڵای دمدوبی عەرەب شەمە و ئەمانەی هێنایە بۆ ماڵەوە یەکێک لەو کتێبانەش کە هێنایە جێ لە پیاو جێ لە پیاوی عەزیز نسین جێ لە پیاوم بە یەک شەو خوێندەوە من ئێستاش بیرمە ئەنی کە دەستم پێکرد ئەمە یەکێکە لە گرنگەکانی ئەو کتێبێک کە هەڵی ئەوژێری بۆ خوێندنەوە بەڕاستی کتێب هەیە بێتاقەت دەکات بێزار دەکات بەتایبەت ڕۆمان و چیرۆک کتێبی شەیە وەکو موگناتیسێک ڕادەکێشێت ینی بەرد نات پێت خۆشە بە زووترین کات تا کۆتایی بڕۆیت و دەستی لێڵ نەگری وەکو جێ لە پیاو کە من هەروە بووم یەشار کەمال و ئەوانەش ئەفسانەی چیای ئاگری و ئەوانەش هەڵاوە بە یەک شەو خوێنمەوە هەڵە نەبوو دوایەوە ئەم کتێبی سیاحەتنامەکەی ئەولیا چەلەبی یا کورد لە مێژووی دراوسەکانیدا ئەمەی هێنایەوە بەڕاستی خۆشی خوێن بوویەوە پێویستم کتێبێکی باشە کە خوێندمەوە ینی یەکێکە لەو کتێبانەی تا ئێستش کاریگەری لەسەر بیر و هۆشی منداناوە ئەم کتێبە چییە؟ ئەولیا چەلەبی میرزایەک یا بڵێن کەسێکی نزیکی سوڵتانەکانی عوسمانی بووە لە سەدەی حەڤدەدا هەر لە بڵێن لە دەرباری عوسمانەکانیش گەورە بۆ پەروەردەکراوە ینی لە جیهاندا بە یەکێک لە گەشتیارە بەناوبانگەکان یەکێکە لە گەشتیارە بەناوبانگەکانی کتێبەکانی بۆ سەر چەندین زمانی جیهانی وەرگێڕدراوە سیاحەتنامەکە خۆی دەبەرگە ئێمە تەنها یەک بەرگمان کراوە بە کوردی ئێستا دێنە سەر کوردیەکەش ئەولیا چەلەبی بە هاوڕێیەتی سوڵتانەکانی عوسمانی گەشتی کردووە ئەنی کە بۆ هاتوون بۆ ناوچەکانی سنووری دەوڵەتی عوسمانی بێگومان سنووری دەوڵەتی عوسمانی زۆر فراوان بووە هەتا نیوەی ئەو بەشێکی ئەوروپا و زۆربەی بەشێکی ئاسیا و بەشێکی ئەفریقاوانە هەمووی لە دەوڵەتە ئیسلامیەکان زۆربەی زۆر لەژێر سنووری دەوڵەتی عوسمانیدا بووە جا ئەم کتێبە مامۆستا سەعید ناکام ڕەوانشاد سەعید ناکام تەرجمەی کردووە بەڕاستی خۆشی لە پێشکەیدا زۆر بە جوانی باسی کردو ئێستا چەند پەرەگرافێک لە پێشکەشی خوێنینەوە زۆر گرنگە ئەم کتێبە ینی مرۆڤی کورد بیخوێنێتەوە بەڕاستی نی خاڵی زۆر گرنگی تێدایە بۆ نمونە باسی وردەکاری ژیانی خەڵک یا سیستمی میرنشینی لە کوردستاندا کە لە سەدەی حەڤدەدا چۆن بووە و ئەم کتێبی سیاحەتنامەکەی ئەولیا چەلەبی ئەم بەرگەی کە کراوە بە کوردی بە زۆری باسی میر عەبداڵخانی بەدلیس دەکات کە نەوەی دەکاتە نەوەی شەرەفخانی بەدلیسی تەنانەت زۆربەی مێژوونووسان ئەم کتێبەی سیاحەتنامە بە تەواوکەری شەرەفنامەی شەرەفخانی بەدلیسی دادەنێن چونکە ئەمە قۆناغێک دوای شەرەفنامەیە ینی ئەسڵەن هیچ سەرچاوەیەکی کەمان نییە کە لە سەدەی حەڤدە بەم شێوەیە باسی بارودۆخی میرنشینی کوردی بکات یان باسی بارودۆخی ژیان بکات و بەڕاستی من ینی هەر کاریگەری ئەم کتێبە لەسەر من ئەوەیە کە لە بیر و مێشکمان مایەوە ساڵانی 2000 بابەتێکم لەسەر نووسی وەکو لێکۆڵینەوەیەک بە ناوی عەبداڵخان بلیمەتێکی فەرامۆشکراو لە مێژووی کووردا پێشکەشی فێستیڤاڵی گەلایەژم کرد بەداخەوە وەرنەگیرا ئەوە من دوایی لەسەریشم نووسین ینی ڕەخنەم کرد لەو لیژنەیە کە ئەو بابەتەی پەسەند نەکردبوو و لە دواییش بوو بە کتێبەکە چاپی یەکەمی 2007 چاپ کراوە هەر کوردیەکەی چاپی دووەمی ئەگەر هەڵە نەبووم چاپی دووەمیش 2008 چاپ کراوە دوایی کاک عەلی شەمدینی دۆستم کە کتێبە کوردیەکەی خوێنبەوە زۆر پێی سەرسام بوو کردی بە عەرەبی و چاپی یەکەم عەرەبیەکەشی دووجار چاپ کراوە چاپی یەکەمی دەستگای سەردەم چاپی کرد چاپی دووەمیشی جەمال عیرفان چاپی کرد لە عەرەبیەکەی کە دوکتۆر حسامەدین عەلی غالب نەقشبەندی پێدا چۆتەوە پێشنیازی کرد کە ناوەکەی بگۆڕین بەوەی کە میرنشینی بەدلیس و میر عەبداڵخانی بەدلیس لە سیاحەتنامەکەی ئەولیا چەلەبیدا لێکۆڵینەوەیەکی شیکاری بەداخەوە من لە پێشەشی کتێبەکەی خۆشمدا باسی ئەوم کردووە کە مێژوونووسانی کورد زۆر بەبایەخەوە باسی ئەم کتێبی ئەولیا چەلەبییان کردووە بەڵام بەداخەوە هیچیان بەچایەکی ڕەخنەگرانەوە
لێیان نەکۆڵیوەتەوە لێوەەر نەبوونەتەوە. دەکرێت ئەم هەوڵی من بە یەکەم هەوڵی لێکۆڵینەوە ینی ڕەخنە بێت لە کتێبەکەی ئەولاد چەلەبی. بەڵام گرنگجی ئەم کتێبە ئەوە یارۆکو وەرجێڕەکەی لە پێشکەیدا باسیەکەڵێ ئەلە من بە تەمای کتێبێکی تورکی بووم کە سەرەتاکەی بە حەمد و سەنای سوڵتان البەڕین و خاناق البەحرین دەست پێ بکات و نیۆرۆکی بریتە لە فیشاڵ و خۆجیبکردنەوە و بەڕێکەوت نەوێ خۆی لە قەرەی ڕاستیەک نادا و بەرژەوەندی خۆی تێدا نەبێت کە چیوانە بوو. لە شوێنش کەش ئەڵێ تکا لە خوێنەری بەڕێز دەکەم کە کەنگر هەڵکەنێک بینێتە بەرچاوی خۆی کە پیشکی بۆ کەنگر دەوەشاند و زرنگەیە گوریای کردەوە کە دایەوە لە زیاتی بنەکنگر کوپە زێرێکی بۆ هاتە دەر. ئەمە تەواان لە باەخی ئەم کتێبە ڕاستێکی ئەولاد چەلەبی ینی ئەمە گەبێت و باسی کتێبەکە بکەینی. ئەولاد چەلەبی بە هاوڵی ئەحمەد پاشای سوڵتانی عوسمانی یان والی دیاربەکر گە هەڵە نەبم دێتە ناوچەی بەدلیس و ناوچەکانی کوردستان باکووری کوردستان ماوەیەکی زۆر میوانی میر عەبداڵخانی بەدلیس دەبن. ینی بەڕاستی وردەکاری زۆر تێدایە ئەم کتێبە میوانی میر عەبداڵخان دەبن و یەکێک لەو شتانەی کە زۆر سەرنجڕاکێشە لەم کتێبە تەنانەت لە هەندێک شوێندا تۆ هەزەکەی کە زیادە ڕەوی کردو ئەولاد چەلەبی بلیمەتی عەبداڵخانی بەدلیسە. ئەنی عەبداڵخان میر بووە لە هەمان کاتە دەنگ خۆش بووە گۆرانی بێژ بووە نووسەر بووە وەرجێڕ بووە چەند زمانی زانیوە. تەمان من بە پێی لێکۆڵینەوەکەم میر عەبداڵخان کۆمەڵی خەڵکی تریش باسی کردو یەکێک لەوانە گەشتیارێکی فەڕەنسیە بە ناوی تاڤێرنێ ئەویش لە کتێبەکەی خۆیدا باسی عەبداڵخانی کردووە. بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە ینی دێت باسی وردەکاری سیستمی میرنشینەکە زۆر زۆر گرنگە. ینی یەکێک لەو شتانەی کە زۆر سەرنج ڕاکێشی ئەوەیە ئەحمەد پاشای والی عوسمانیەکان کە لە حەمامی لە گەرماوی بەدلیس خۆیشوە سەری سوڕەمێنێ ئاوی ساردەکەی بۆنی مسکی لێ و ئاوی گەرمەکەی بۆنی گوڵاوی لێ. تەنانەت سستەیەکی بەکارێ ناوە بە ئەولاد چەلەبی ئەڵێ چ دەبوو ئەستەمبوڵەکەی منیش حەمام گەرماوێکی خۆم گەرمامی تیا بووە. یعنی لە سەدەی حەڤدە لە شارێکی وەکو بەدلیس گەرمایەکە بووە لەکە ئەستەمبوڵانەوە. یعنی ئەمە باری من بەوردیم باسی باری شارستانی بەڕاستی سیستمێکی زۆر پێشکەوتوی هەیە بۆ میرنشینی بەدلیس. پیاوێکی زۆر بلیمەت بۆ عەبداڵخان این بەنداوی دروست کردو کاکە ئەو کاتە بەنداوی دروست کردو و زۆر زۆر بایەخی داوە بە زانایان زۆربەی زانایانی لە ناوچەکانی ترەوە هێناوە لە شاری بەدلیس مزگەوتی بۆ کردوونەوە و خانەقای بۆ کردوونەوە. یعنی زۆر بایەخی بە شتەکان داوە بەڕاستی ئەمانیش هەستیان بەم پاوانخوازیە میر عەبداڵخان کردووە بەڕاستی شەڕیان پێفرۆشتووە. ئەنی ئەوە وردەکاریەکەیەتی ئەگەر بە وردی هەرچەند ئەولاد چەلەبی لە زۆر شوێندا بێلایانی خۆی باز دەکا بەڵام تۆ ئەگەر بە وردی لێکۆڵینەوەی لێ بکەی وەکو من لێ ورد بوومەتەوە بە ئەو ئەنجامە گەیشتوم ئەولاد چەلەبیش فەرمانبەرێکی عوسمانیەکان بۆ تەنها گەشتیار نەبووە ئەو لەوێ وەکو نووسەر خۆی بە گەشتیار دەناسێنێ. یەکێک لە پرسیارەکان ئەمەیە ئەولاد چەلەبی تەنها گەشتیار بووە؟ نەخێر تەنها گەشتیار نەبووە ئەویش فەرمانبەرێکی دەوڵەتی عوسمانی بووە. ئەنجام یەکێک لە شەڕە هەرە گەورەکانی مێژووی کورد لە نێوانی عەبداڵخان و ئەم سوپای ئەحمەد پاشا کە یەکەم جار میوانی بوون نزیکی مانگێک لە ماڵەکەی ماونەتەوە یەک دنیا دیاری و خزمەت و ئەم سەرۆسەریان کردووە. دوایی ئەمە تومەس تاکتیک بۆ پلان بۆ ئەوەی کە لە توانا و پێکهاتەی میرنشینەکە تێبگەن چوونەتەوە بۆ مەنتیقەکانی وان و ئەوانە لەوێ هەندێک فیتنەیی و دووزمانی ئەمانەیان دروست کردووە و سوپایەکی گەورەی لەوەی خۆی و لەوەی خەڵکی ناوچەکە دروست کردووە بەگشت عەبداڵخان و سوپاکەی میرنشینی بەدلیسیدا کردووە. بەڕاستی ئەو چیرۆک و ئەم وردەکاریانەی ژیانی خەڵک لەو سەردەمە و ئەو شێوازەی کە عوسمانیەکان هەڵسوکەوتیان کردووە لەگەڵ گەلانی ژێردەستیاندا بوون و نە کوردەکان وەکو ئەوان موسڵمان بوون. یعنی هیچ جیاوازییان نەبوو لە ڕووی ئاینیەوە هەتاوەکو هەر کەسێک چەند لوتی بڕا و گوێی بڕاوی زیاتر بەرێەوە دیاری زیاتر وەرگێ. لەبەرەوە یەکێک لە شەڕ هەرە گەورەکان لە دوای شەڕی شاڵدێران ئەم شەڕەیەکە لە نێوانی ئەحمەد پاشای والی عوسمانیەکان و میر عەبداڵخانی بەدلیس یا میرنشینی بەدلیسا ڕوئەدات. دوایش بە عەبداڵخان نەزانێت کە ڕانەکات کوشتار و
تاڵان و هینی تری زۆرتر لەیەکەوێتەوە ڕاکات عەبدەڵخان. ئەنی هەرچەند بەڕاستی من باسم کردووە عەبدەڵخان لە هەموو ڕێکەوە زۆر بلیمەند بووە، زۆر زیرەک بووە، هەموو ڕێگاکانی گرتۆ بۆی ئەم شەڕە ڕوو نەدا. دوجار هەر ڕوویداوە زانیویشە دیارە دۆڕێ، بەڵام بتر توش بوو. ئێتر کە ڕاکات دوایەوە بەداخەوە یەکێک لە گەنجینە هەرە گەورەکانی ئەرشیفی کورد و کوردستان کتێبخانەکەی عەبداڵخانە ئەفوتێ، هەمووی بە باری وڵاخ و بەلەم ئەنێردێتەوە بۆ ئەستەمبوڵ و بۆ ئەملا ئەولا و هەتا لێ من ڕەخنەم لە ئەولیا چەلەبی گرتووە. باشەوە عەبداڵخان ڕای کرد خۆمێنشینەکە ڕناکە، خۆمێنشینەکە ئەمێنێتەوە، کوڕەکەیان لە شوێنەکەی داناوە، تەمان یەک دنیا پارە و پولی وەرگرتووە ئەحمەد پاشا. بەڵام بۆچی کتێبخانەکە هەراز بکرێ؟ ینی بڕوا بکەشتی وای گێڕاوەتەوە ئەولیا چەلەبی، ینی ئینسانە گری لەگەڵ خوێندنەوەکانە، ینی پێویستە هەموو تاکێکی کورد ئەم کتێبەی ئەولیا چەلەبی بخوێنێتەوە. بۆ نمونە ئەو کاتە عەبداڵخان گەورەترین کتێبخانەیە بووە، گەورەترین کتێبخانە، یعنی ئەڵێ ئەتڵەسی وایان درێناوە، ئەوڵێ ئەڵێ ئەتڵەسی وایان درێناوە کە خوێنەی تیا بووە، چونکە پەیوەندیە بە لەگەڵ ئەم گەشتیارانەکە هاتوون، شتی بە دیاری پێداون، شتیشی لەوان وەرگرتووە کە ڕەسمی ئافرەت و ئەم شتانەیان تیا بووە، هەمووی بە چەقۆ وێنەکانیان هەڵکۆڵی و وێنەکان ئاوا بەدەست سەربازەکانەوە بوون کە ئەو کتێبانەی کە وەنی کتێبی بڵێن زانیاری گشتی بوون. ئیتر ئەرشیفێکی زۆر گرنگ بۆ بەڕاستی یەکێکە لە خاڵە هەر ناخۆشەکانی مێژووی ئەرشیفی کوردی.